سڵاوتان لێبێ بەڕێزان و کاتتان باش. خۆشحاڵین لە هەینێکی تر پێتان دەگەینەوە لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێب لە ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. پوختەی کتێبی ژمارە 8 کە ئەوە هەشتەمین هەینیە لەسەر یەک، هەر هەفتەی کتێبێک بۆ ئێوەی بەڕێز پوخت دەکەینەوە بۆ ئەوەی سوود لە ناوەڕۆکەکەی وەربگرن. وەک دەزانن ژیانی ئێستا ژیانێکە پڕ گۆڕانکاری لە ناکا و زۆر و خێرا کە ڕەنگە هەمومان پێڕانەگەین کارەکان بۆ خۆمان بکەین، بۆیە ویستمان لە ڕێگای پوختەکردنەوەی کتێب کرۆک و ناوەڕۆکی چەند کتێبێکی بەسوود بۆ دووبارە ڕێخستنەوەی ژیانی خۆمان و ئەندامانی مێگامایند پلەس بخەینەڕوو. کتێبی ژمارە 8 کتێبێکی زۆر گرنگە بۆ ئەوانەی کە بەدوای هاوسەنجیدا دەگەڕێن لە ژیانی خۆیان، بەدوای خۆشیدا دەگەڕێن، دڵخۆشبووندا دەگەڕێن لەو ژیانەی کە زۆر خێرا تێدەپەڕێ. هەروەها بۆ ئەو کتێبە بۆ ئەوانەشە کە دەیانەوێ ئەو نهێنیانەی ناوەوەی خۆیان بزانن کە چۆن دەبێتە هۆی هێشتنەوەیان بەهێمنی، هەروەها پاراستنی ئەرێییبوونی شێوازی بیرکردنەوەیان. چۆنیش بۆ ئەوانەشە کە چۆن دەیانەوێ گرنگی بە ئاسوودەیی ناوخۆیی خۆیان بدەن، هەروەها ڕێگەیەکیشە بۆ گەڕان بە هەوراز و نشێوەکانی ژیان بە شێوەیە کە تۆ ئەو ئالنگاریانەش بگۆڕی بۆ دەرفەت، بۆ ئەوانەیە کە دەیانەوێ لە هەڵەکانی ڕابردوودا فێر بن، هەروەها شێوازی بیرکردنەوەی بەرگەگرتن و هەسانەوە بگرنەبەر. ئەم کتێبە بە ناونیشانی How to Stay Calm and Positive in Life، کەواتە چۆن بەهێمنی بمێنینەوە و ئەرێیی بین لە ژیانماندا، یان بە شێوەی ئەرێیی بمێنینەوە لە ژیاندا، وەکو ڕێنماییەکی گشتگیرە بۆ ئەوەی یارمەتیت بدا کە ئاسوودەیی ناوخۆیی ناوەوەی خۆت بەدەستبێنی و هەروەها شێوازی بیرکردنەوەی بەرگەگرتن واتە هەڵسانەوە دوای کەوتن لەلات چەکەرە بکات. جەخت دەکاتەوە لەوەی کە هێمنبوون و ئەرێییبوون تەنها دوو سیفاتی ناوخۆیی نین، بەڵکو دوو کارامەیین دەکرێ ڕاهێنانیان لەسەر بکرێ. هەوڵ دەدەین لەو پوختەیەدا چەند خاڵێک بخەینە بەردەستیەوەی بەڕێز کە لەو کتێبەدا زۆر بە باشی ڕوون کراوەتەوە. ئەوانیش چەند بیرۆکە و چەند استراتیژێکن کە زۆر جار خەڵکانێک ڕەنگە پێویستیان پێبێ یان ئەوانەی کە سوودیان لێبینیوە بەبیریان بێتەوە. سەرەتا خاڵی یەکەم و گرنگ ئەوەیە ئەو شتانەی کە تۆ دەتوانی کۆنتڕۆڵی بکەی یان زڵەویان لە دەستی خۆتدایە. هێمنی لەو کاتەوە دەست پێ دەکا کە تۆ تێبگەی ئەو شتانە چین کە لە کۆنتڕۆڵی تۆدان، ئەو شتانە چین کە لە کۆنتڕۆڵی تۆدا نین، هەروەها ئەو وزەیەی کە هەتە هەوڵ بدەی بەو ئاراستەیە بێ بەرەو ئەو شتانە بێ کە لە کۆنتڕۆڵی خۆتدان و تاکو بتوانی سوودیان لێ وەربگری. بۆیە ناوی لێناوە The Paradox of Control، واتە دژیەکی کۆنتڕۆڵ، ئەو شتانەی کە کۆنتڕۆڵ دەکرێت لای تۆوە یان ئەو شتانەی لە کۆنتڕۆڵی تۆدا نین. بۆ نمونە ئەگەر باس لەوە بکەین ئەو شتانەی کە لە کۆنتڕۆڵی تۆدان بیرکردنەوەی خۆتن و بڕیارەکانتن، ئەوەی لە کۆنتڕۆڵی تۆدانە بۆچوونی خەڵکە، نیەتی خەڵکە، کەواتە نابێت تۆ هەموو وزەت بخەیتە ئەو شتانەی کە لە کۆنتڕۆڵی تۆدا نین، وەکو بۆچوونی خەڵک بەرامبەرت، هەروەها ئەو شتانەی کە نیەتی ئەوانن. کەواتە تەرکیز بکە سەر ئەو لایەنانەی کە لە کۆنتڕۆڵی خۆتدایە وەکو بیرکردنەوەت،
وەکو بیرۆکەکانت و وەکو بڕیارەکانت. پاڵێکی تری گرنگ کە لەو کتێبەدا باس دەکا بۆ ئەوەی بەهێمنی و بە ئێرەیی بمێنیەوە لە ژیانتا، ئەو ناوی لێناوە وەکو دەڵێ خاڵی سپاسگوزاری. پێت دەڵێ کە تۆ هەوڵ بدە بەها بدۆزەوە، هەوڵ بدە لەناو ئەو ئالنگاری و ئەو کێشە و ئاریشە و گرفتانەی کە دێنە پێشت بزانە هەلێک هەیە، دەرفەتێک هەیە بۆ ئەوەی پێوە تۆ گەشە بکەی، پێوە پەرە بە تواناکانت بدەی، نەک تەنها بڕوخێ و ورە بەربدەی. کەواتە ئەتۆ هەر شتێکت بەسەردێ ئەگەر سوپاسگوزار بووی، ئەوە بەدڵنیاییەوە ئەو ئالنگاری و ئارێشە و کێشەیەش دەتوانی ببێتە دەرفەتێک بۆ بەخۆداچوونەوە بۆ پەرەپێدانی توانای خودی خۆت. خاڵێکی تری گرنگ لەو کتێبەدا باس کراوە، ئەویش وەکو هونەرێک، هونەری دووبارە ڕێکخستنەوەی سۆزەچی، واتە دووبارە دانانەوەی بەرنامەی سۆز و هەستی خۆمان. باس لە چەند تەکنیکێک دەکا لەوەی کە تۆ ئەگەر هەستێکت هەبوو لە کاتێک ناوی بێنە بۆ ئەوەی بتوانی جڵەوگیری بکەیت. ئەو پێی دەڵێ name it and tame it. name it to tame it، واتە ناوی بهێنە ئەگەر هەستەکەت بێئومێدی بوو، ئەگەر هەستەکەت خۆشی بوو، ئەگەر هەستەکەت تووڕەیی بوو، هەر جۆرێک بوو ناوی بهێنە، ناوی لێ بنێ تاکو بتوانی جڵەوگیری بکەیت. چونکە زۆر جار هەستی زۆری دڵخۆشی ژوامان لێ دەکا بڕیاری هەڵا هەنگاوی هەڵە بنێ. بۆیە ناوهێنانی ئەو هەستانەی کە پێیدا تێدەپەڕی ڕۆژانە زۆر گرنگە بۆ ئەوەی مێشکت ڕوون بکاتەوە، هەروە بۆ ئەوەی بگەڕێیتەوە دۆخی ئارامی و دۆخی هێمنی، بەتایبەتی لەو کاتانەی کە هەستەکان نەرێیی بن، هەستەکان بەدڵی تۆ نەبن. ناوی بێنە تاکو بتوانی جڵەوگیری بکەیت. خاڵێکی تر بۆ ئەوەی بەردەوام بەهێمنی بمێنینەوە و هەروەها ئەرێیش بین لە ژیانماندا، پێی دەوترێ بەڕێوەبردنی وزە و ورەی خۆمان، ئێنەرجی مانجمنت. کەواتە تۆ دەکرێ وەکو باتریەک، وەکو پاتریەک کە دەتوانێت شەحن بکرێتەوە سەیری خۆت بکەی، سەیری تواناکانت بکەیت، دەبێت بزانی چین ئەو بەرنامە و کردار و هەنگاوانەی بارگاوی و شەحنی پاتریەکەت دادەبەزێنن، هەروەها چین ئەوانەی کە شەحنەکە بهێڵنەوە لە ئاستێکی گونجاودا. دەکرێت تۆ هەندێک هەنگاو و کردار بگریتە بەر کە ئەو بارگاویەی ناوپاتری ژیانت و ژیانی ڕۆژانت لە ئاستێکی زۆر کەم سەرف بێ، یان بەرەو ئامانجێک سەرف بێ، نەک بە شتێک سەرفی بکەی کە هیچ بەرهەمێکی نەبێ. بۆیە زۆر گرنگە لەو هەنگاوەدا ئێمە بەردەوام وێنای وزەی خۆمان بکەین وەکو وزەی پاتریەک لەسەر هەر ئامێرێک کە بارگاویەکەی شەحنەکەی سنووردارە. ئەوە دەوەستێتە سەر خۆت، دەتەوێ بڕی بارگاوی پاتریەکەت چۆن سەرف بکەی، چۆن ئاراستەی بکەی. بەشێکی تر لە کتێبەکەدا تەرخان کراوە لەوەی کە تۆ چۆن لەگەڵ خۆت دەدوێی، هەوڵ بدە ئەو دواندنە، خۆ دواندنە، لەگەڵ خۆ دواندن یان لە خۆڕامان دووبارە بنووسیتەوە، دووبارە دابڕێژیتەوە. بۆ نمونە زۆر جار تۆ دەی سەرزەنشتی خۆت دەکەی، بە تایبەتی بە شێوەیەکی زۆر نەرێیی باز لە خۆت دەکەی، بۆ وام کرد، بۆ هیچ نیم، بۆ پێم ناکرێ، بۆ بەو شێوەیە دەکەی. هەوڵ بدە ئەو بیرۆکانە دەربارەی خۆت بگۆڕە، هەوڵ بدە وزەی ئەرێیی بدە خۆت، هەوڵ بدە ناڵێم پاساوی غەڵەت بدۆزەوە، بەڵکو هەوڵ بدە بە خۆدا بچۆوە
بۆ ئەوەی ئەو سەرزەنشتە ناوخۆیی و خۆدواندنە کەمتر بێتەوە. ئەمەش دەبێتە هۆی باشترکردنی شێوازی بیرکردنەوە و ئەرێیبوون زیاد دەبێت. خاڵێکی گرنگ کە لەو کتێبەدا باس کراوە و زۆر گرنگی هەیە بە هێمنمانەوە و ئەرێیمانەوە لە ژیاندا، ئەویش ئەو وردە ڕەفتارانەی ڕۆژانەمانە کە ئێمە پێیدا تێدەپەڕین. دەبێ بەردەوام چەند خاڵێکی گرنگی ڕۆژانە دابنێین کە وامان لێ دەکا هێمن بینەوە. بۆ نمونە نووسینی یادداشتی دەکرێت لایەنە باشەکانی ژیان بێ، دەکرێت هەر شتێک بێ کە تۆ بە خەیاڵت دادێ ئەرێیی بێ بینووسە، یادداشتی بکە، تۆماری بکە لە شوێنێک. هەروەها هەندێک جار جوڵە، وەرزشکردن، چالاکی، ئەوانە هەمووی کاری وردن، کاری زۆر بچووکن، بەڵام کاریگەری گەورەیان هەیە لەسەر شێوازی بیرکردنەوە و لەسەر هێمنمانەوە و لەسەر ئەرێیبوون. هەروەها هەندێک جاریش تێڕامان یان ڕامان لەگەڵ خۆمان تاکو بتوانین تۆنێکی ئەرێیی بدەینە ئەو ڕۆژەی خۆمان. لە شوێنێکی تری کتێبەکەدا زۆر بەباشی باس لە چەمکی بەرگەگرتن و هەڵسانەوە دوای کەوتن کە وەکو شێوازێکی بیرکردنەوەیە دەکرێت تۆ لە خۆتدا بیچێنی، وەکو تۆیەک ئاوی بدەی، پەرەی پێ بدەی، ڕاهێنانی پێ بکەی تاکو باشتر بێ. زۆر جار دەبینین کەسانێکن لە کاتێک کە تووشی ئالنگاری و ئاریشە و کێشە دەبن زۆر ورەبەر دەدەن، دەڕووخێن، واز دەهێنن، تەسلیم دەبن، کۆڵ دەدەن. بەڵام تۆ دەکرێ ڕاهێنان بە خۆت بکەی بەوەی کە ئەو ئالنگاری و ئارێشە و گرفتانە بکەیتە دەرفەتێک بۆ گەشەکردن، بکەیتە دەرفەتێک بۆ خۆڕاهێنان لەسەر بەرگەگرتن و لەسەر هەستانەوە. دەکرێت ئەمە وەکو ڕاهێنانێک بێ بۆ چاونیەتی هەستانەوە دوای شکست، هەستانەوە دوای نشست. هەروەها ئەمەش وات لێ دەکا کە تۆ لە ڕووی هەستی و سۆزیەوە بەهێزتر بی، نەرمونیانتر بی، هەروەها بیرکردنەوەشت ئەرێیی بێ بەوەی کە هەوڵ بدەی بە دیدێکی تر لە ڕوانگەیەکی تر سەیری ئەو ئالنگاری و ئەو ئارێشە و گرفتانە بکەی. خاڵێکی تری گرنگ بۆ ئەوەی تۆ بەردەوام هێمن بمێنیتەوە و ئەرێیی بی لە ژیاندا بریتیە لە گرنگیدان بە توانا و هێزی پەیوەندیەکانت. دەبێ پەیوەندی لەو جۆرەت هەبێ کە ببنە هۆی هاندانی هێمنی، هەروەها ئەرێیی لە ژیاندا، وەکو گوێگرتنێکی چالاک، وەکو بەبەزەیی بوون، هەروەها دانانی سنووری دیاریکراو بۆ هەر یەکێک لەو پەیوەندیانە. ئەگەر هاوڕێت هەیە سنووری پەیوەندیەکە دیارە، بەڵام زۆر گرنگە لەگەڵ هاوڕێیەک بی کە ئەویش هێمنە، دەبێتە هۆی هێمنبوونەوە و هێوربوونەوە، هەروەها بەخشینی وزە و ورەی ڕۆژانە، ئەویش بە گوێگرتن لێ یان بە هەڵسوکەوت و ڕەفتار. لە شوێنێکی تری کتێبەکەدا باسی خاڵێکی تری گرنگ بۆ بەردەوام هێمنبوون و ئەرێیی بوون لە ژیاندا دەکا، ئەویش هێز و توانای لێخۆشبوونە. دەکرێت زۆر بە ئاسانی ئەتۆ ئەو بازنەی نەرێیی بوونە بشکێنی، تێک بشکێنی بەوەی کە تۆ لێخۆشبوونت هەبێ، لێبوردت هەبێ تاکو بتوانی ئەو هەستە ناخۆشانەی، ئەو سۆزە ناخۆشانەی کە لە دەروونتدا هەن، جا ڕقە، چینەیە، ئیرەییە، تۆڵەیە، هەر شتێکی ترە لە ناختدا دەربێنی، چونکە یەکەم کەس کە شایستەی لێبوردن و لێخۆشبوون بێ خۆتی. لەبەرەوەی کە تۆ ڕق لە کەسێک هەڵدەگری، ئەوە بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر هێمنی و لەسەر ئەرێیبوون لە ژیانی ڕۆژانەی خۆت دەبێت،
هەر کاتێک ئەو کەسە دەبینی، هەر کاتێک ناوی دەبیستی. بۆیە زۆر گرنگە کە بایەخی لێخۆشبوون و لێبوردن بزانین ئەگەر دەمانەوێ بە هێمنی بمێنینەوە. خاڵێکی تری گرنگ بۆ ئەوەی تۆ هەم ئەرێنی بی هەم هێمن بی لە ژیانت بە بەردەوامی ئەوەیە کە تۆ هەوڵ بدەی خۆشی و چێژی بەخشین تاقی بکەیەوە. دەبێ ئەو باوەڕە لە لای خۆت دروست بکەی کە ئەو کەسەی شتێکی پێدەبەخشێ چەندە دڵخۆش دەبێ، خۆت ئەو کەسەی کە دەبەخشێ هێندە زیاتر دڵخۆش دەبێت لە ناوەوە، هەست بە شکۆ و ئارامیەکی زۆر دەکا. بۆیە هەوڵ بدە ئەگەر بچووکیش بێ، ئەگەر کەمیش بێ، ئەگەر سادەش بێ، چێژی بەخشین تاقی بکەوە لە ژیانتدا. هەوڵ بدە ئەو هەستە تاقی بکەوە کە کەسێک شتێک دەبەخشێ هەست بە چی دەکا، ئینجا بەرەبەرە بیکە خویەکی ڕۆژانە و ڕەفتارێکی ڕۆژانە، چکە لە کۆتاییدا ئەمە دەبێتە هۆی ئارامی و ئاسوودەیی و هێمنی لە ژیاندا کە تۆ بەدوایدا دەگەڕێی. خاڵێکی تریش بۆ ئەو مەبەستە بریتیە لە نووسین و تۆماری ڕۆژانە. دەبێ ناوە ناوە لە ڕۆژەکەدا هەڵوەستەیەک بکەین، بزانین چیمان کردووە، بیرۆکەکان و هەنگاوەکان و کردارەکانی ئەو ڕۆژەمان چۆن ڕۆیشت، ئایا باش بوو، باش نەبوو، لەگەڵ ئەو ئامانجەیەک دەگرێتەوە یان نا. بەو شێوەیە تۆ هێمن دەبیەوە و ئەرەیی دەبیت، بە تایبەتی ئەگەر بەرنامەیەکت دانابێ بۆ خۆت و بۆ ژیانی خۆت و بۆ ئەو ڕۆژەی کە هەیە. دەبێت تەرکیزیش بەردەوام لەسەر ئەو لایەنانە بکەی کە پێویستیان بە باشترکردن هەیە، هەروەها تۆ سوپاسگوزاری بۆ ئەو لایەنانەی کە دەبێ سوپاسی پەروەردگار یان سوپاسی ئەو کەسانە بکەی هاوکاریان بی. مەبەستمان ئەوەیە ناکرێت تۆ هەموو ڕۆژەکە بە پەلەپەل و بە بەرنامەیەکی میکانیکی و یان ئۆتۆماتیکی 100% دابڕێژی، بەبێ ئەوەی چەند وێزگەیەک هەبێ تێیدا ڕابوەستی وچانێک بدەیت بۆ ئەوەی بزانی ئایا تۆ لەسەر ڕێگەی ڕاستی، ئایا تۆ هەر ئەو هێمنی و ئەو ئەرەیەی کە تۆ بەرنامەت بۆ داناوە بەدەستت هێناوە یان بەرەو ئەوێ دەچی یان نا. خاڵێکی تری گرنگ کە زۆر گرنگی پێدەدرێ بریتیە لە خۆڕێککاری، واتە سێلف دیسیپلین، واتە کۆنتڕۆڵکردنی خۆمان و هەست و سۆزەکانمان. زۆر جار دەبێ ئێمە مێشکی خۆمان وەکو باخچەیەک سەیر بکەین کە بزانین لەنێو ئەو باخچەدا ئەولەویەت و پێشینەی کارەکانی ئێمە چین کە دەبێتە هۆی سەوزبوونی زیاتری ئەو باخچەیە و لەکوێدا دەبێت کەمتر کۆشش و کەمتر وزەی خۆمان سەرف بکەین. دەبێت بەردەوام چڵەوی کردارەکان لەدەست خۆمان بێ، نەک لە دەستی بەرامبەر. ناکرێ من ئەگەر بەرامبەر غەڵەتێکی کرد، هەڵەیەکی کرد، من خۆم زەرزەنش بکەم، من خۆم ئازار بدەم بەوەی ئەوە بۆ وای کرد، بۆ وابوو، ئەو وای کرد، ئەو هەڵەی کرد، و تۆ نەتکردی. لەبەرەوە تۆ لەسەر بەرنامەی خۆت بڕۆ، هەوڵ بدە پێشینەکانی خۆت دابنێ، بزانە کوێی ئەو باخچەیە کە تۆ دەتەوێت کاری تێدا بکەی پێویستی بە گرنگی زیاترە، هەروەها کوێ پێویستی بە وزەی کەمتری تۆ هەیە. چەند وردە هەنگاوێکی بچووک و وردەخوویەکی بچووکەن ڕۆژانە تۆ دەیانکەی بەبێ ئەوەی هەست پێ بکەیت بە هەردوو شێوە هەمان، هەیانە کاردانەوەی ئەرێیی لەسەر هێمنی و لەسەر شێوازی بیرکردنەوەت هەیە، هەشیانە کاردانەوەی نەرێنی لەسەر تۆ و لەسەر ژیانت دادەنێ. بۆیە دەبێت زۆر گرنگی بەوە بدەیت کە تۆ ئەو کارانەی ڕۆژانە ئەنجامی دەدەی ئەگەر ورد و سادەش بن بەرەو ئەو ئامانجە بێت کە تۆ دادناوە. هەروەها ئەگەر دەتەوێت هێمنی و ئەرەیی بوون لە ژیاندا بەدەست بهێنی، تکایە کۆنتڕۆڵی ئەو پچڕێنەر و
لابەری سەرنجانە بکە، پەرتکەری سەرنجانە بکە کە لە ژیاندا هەن، جا مۆبایلە یان ئەو نۆتیفیکیشنە بەردەوامانەی کە هەن، یان هەر کارێکی تر کە ناتبا بەرەو ئەو ئامانجەی کە هەتە یان کە دادناوە بۆ خۆت. لە خاڵی کۆتاییدا کتێبەکە باس لە ئامادەیی مرۆڤەکان دەکا بۆ گۆڕانکاری. تۆ هەر کارێک دەیکەی، هەر ژیانێک، هەر پەیوەندیەک بە چەندین وێستگەی گۆڕانکاریدا دەڕوە. تۆ دەبێ ئامادە بی ئەو گۆڕانکاریە لە باوەش بگری. بۆیە زۆر گرنگە تۆ گۆڕانکاریش وەکو دەرفەتێکی گەشەسەندن و بەرەپێدانی خودی باس بکەی، بەو شێوەیە کە تۆ لە ڕابردووەکە دەڕوانی. اینجا دەکرێ وێناکردنێکی ئایندە لە پێش خۆت دابنەی تاکو بتوانی هەنگاو بنەی بەرەو ئەو گۆڕانکاریە یان بەرەو ئەو نادیاریەی کەوا چاوەڕێت دەکا. لە کتێبەکەدا زۆر خاڵی گرنگ باس کراون کە وەکو تەکنیک بەکارهاتوون، وەکو تەکنیکی کردداری بەکارهاتوون بۆ ئەوەی بتوانی تۆ هەم ئارامی هێمنی، هەم شێوازی بیرکردنەوەی بەرگەگرانە و هەڵسانەوە دوای شکست و هەم شێوازی ئەرەیی بوونیش بگریتە خۆ لە ژیانتدا. چەند خاڵێکی گرنگکە باس دەکا وەکو گوتمان دەکرێ ئەتۆ ئەو خاڵانە بکەیە بنەما بۆ ئەوەی بڕیاری تێدا بدەی، بۆ ئەوەی لەسەر بنەمای ئەوانە بڕیار بدەی، وەکو ئەوەی کە گوتمان ناولێنان و نووسینی هەستەکان بۆ ئەوەی بتوانی جلەوگیریان بکەیت. کتێبەکە بەوە کۆتایی دێ کە هانی گوێگرانی دەدا چکە کتێبێکی دەنجی زۆر باشە بتوانن ئەو وانانەی کە لێرەدا فێری بوون، ئەو تەکنیکانە بیکەن بە بەشێک لە ژیانی ڕۆژانەی خۆیان. هەروەها دەبێت لەوە شتێ بگەین کە گۆڕانکاری لە شێوازی بیرکردنەوە لە شەو ڕۆژێکدا نابێ، کاتی پێویستە، هەروەها بەردەوامی و جێگیریشی پێویستە. دەبێ لەوە تێبگەین کە هێمنبوون و ئەرەیبوون لە ژیاندا بریتێ لە دۆزینەوەی ئەو سەقامگیری و جێگیریەی لەناو ئەو ژاوەژاوەی دنیادا هەیە. هەروەها ئەرەیبوونیش واتە تەرکیزکردن لەسەر ئەو ڕۆشناییەی کە تۆ دەیبینی لە بەردەمت. پێمان وایە ئەو کتێبە بەڕاستی کتێبێکی زۆر لە شوێنی خۆی و گونجاوە بۆ ئەوەی تۆ بتوانی کۆنتترۆڵی ژیانی خۆت بکەیت، بۆی کۆنتترۆڵی جێژی خۆت بکەی یان مودی خۆت بکەی بەوەی هێمن بمێنیتەوە. وەکو گوتمان چەند تەکنیکێکی زۆر گرنگ لەو کتێبەدا باس کراوە. ئەوەی دەیەوێت زیاتر بخوێنێتەوە دوایی لینکی کتێبە دەنجەکە بە ئینگلیزی لە کۆمنتی ئەو یوتیوبە دادەنێن. بەڵام ئەو تەکنیکانەی کە هەندێک جار پێویست جەستەمان پێویستی بە دووبارە داڕشتنەوەی خۆی هەیە، دووبارە هەڵسەنگاندن و هەڵوەستەکردن هەیە، هەندێک تەکنیکی یان ڕاهێنانی هەناسەدان هەیە کە دەکرێت ئێمە خۆمانی پێهێمن بکەینەوە پێشەوەی بڕیار بدەین. بۆ نمونە وەکو دەڵێ باس لە تەکنیکێک دەکەن لە ڕاهێنانێکی هەناسەدان دەکا کە هەناسەی 4 7 8 واتە بۆ 4 چرکە تۆ هەناسە هەڵبچێشە، بۆ 7 چرکە ڕای بگرە، هەوڵ بدە ئەو هەناسەی ڕادگرتووە بە 8 چرکە بیدەیتەوە. ئەگەر ئەوە چەند جارێک دووبارە بکەیەوە لە ڕۆژەکەدا بە دڵنیاییەوە هەم بڕیارەکانت گونجاوتر، هەم لایەنی دەرونیت ئارامتر و هێمنتریش دەبێت. خاڵی زۆر گرنگی تێدا باس کراوە وەکو گوتمان، بەڵام لەبەرەوەی ئێمە تەنها گوتمان پوختەیەک دەکەنێبێت، بۆیە لێرەوە سوپاسان دەکەین بۆ جێگرتن و کتێبە گرنگە. پێمان وایە دەکرێت هەمومان بەیەکەوە هاوکار بین تاکو بتوانین کرۆک و ناوەڕۆکی ئەو کتێبانە بخەینە ڕوو بۆ ئەوەی هەمومان سوود لە یەکتر لە ئەزموونی یەکتر وەربگرین.
ئێوەی بەڕێزیش ئەگەر هەر تێبین یەکتان هەیە لەسەر ئەو کتێبە دەنجیە یان لەسەر کتێبە دەنجیەکانی تر هەروەها یان پێشنیاری کتێبێک دەکەن کە تۆ سوودت لێ بینیوە بۆ ئەوەی بۆ ئەندامانی بەڕێزی ئەکادمیای مێگامایند پلەس بیگرینە بەر و بیخەینە بەرنامەی کار سوپاستان دەکەین بۆمان پێشنیار بکەن. لەبیرتان بێ ئەو پرۆژەیە بەردەوامە ڕۆژانی هەینی هەوڵ دەدەین هەموو هەینیە کتێبێک بخەینە بەردەستی ئەوەی بەڕێز لەبیرتان نەچێ ئێوەش بۆی بەردەوام بێبەش نەبن لە چاڵاکیەکانمان دەکرێت ئەو چەناڵی یوتیوبە سەبسکرایب و لایکی ئەو ڤیدیۆیە بکەن هەروەها بشینێرن بۆ ئەو برادرانەی کە دەزانن ئاگاداری ئەو پرۆژێنین یان سوودی دەبێ بۆیان بۆ زۆرترین کەس سوود ببینێ. دووبارە زۆر سوپاس هەفتەیەکی خۆش و هەینێکی پیرۆز و خۆش بۆ هەموو لایەک.